انی خوێندن ئەمە گرفتێکی گەورەیە چکە دەڵێن ئەوەی کە بمانەوێت بابەتێک بچەسپێنی لای هەر کەسێک دەبێت لە منداڵیەوە فێری بکەیت لە منداڵیەوە ئەرکەکانی منداڵ و ئەرکەکانی هاوڵاتی بەرامبەر بە ژینگەی کوردستان و ژینگەی وڵاتەکەمان بۆیان ڕوون بکەینەوە ئەگەر نەبێتەوە بابەتە لە منداڵیەوە لای نەچەسپێنین گرفتی گەورە بێ میوانەکەم کە لەگەڵ مایە بۆ خۆی لە ڕێکخراوی سروشتی کوردستان کار دەکات لە مانگی شەشی ئەم ساڵ ڕاپرسێکیان بڵاو کردەوە ڕاپرسیەکە لە هەر چوار پارێزگاکەی بە هەرێمی کوردستان بەڵام کەرکووکی تیانە بووە ڕاپرسیەکان ئەنجام داوە پرسیاریان کردووە هەر کۆمەڵێک پرسیار بووە یەکێک لە پرسیارەکان دەڵێ ژینگەی کوردستان بە خاوێن دەزانیت بۆ ژیانکردن لە سەدا هەشتی خەڵکەکە بە بەڵێ وەڵامیان داوەتەوە لە سەدا 64یان بە نەخێر لە سەدا 28 بە نازانم وەڵامی داوەتەوە کە ئەمە گرفتێکی گەورەیە کە هاوڵاتی دڵنیا لەبێت لەو ژینگەی کە تێدا دەژی بۆ پرسیارێکی دیکەیان دەڵێن بۆ پاراستنی ژینگە کام لە مژاردانەی خوارەوە بە گرنگ و کاریگەر دەزانیت یاسا و ڕێنمایی ژینگەیی ئەمە لە سەدا سێی خەڵک گوتوویەتی لەوەی لە پرۆگرامی خوێندندا هەبێت پەروەردە و ژینگە بێت لە سەدادا هەردووکیان لە سەدا هەشتا و حەوت وەڵامیان داوەتەوە پرسیارێکی دیکە لە ژینگە بە گرنگ دەزانیت وەک وانەیەک یان وەک پرۆگرامێک لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێت ئەمە داتاکەی لە سەدا 99 دەڵێن بەڵێ لە سەدایەکی دەڵێن نەخێت کاتە وڵاتیانیش لەگەڵ ئەوان کە لەنێو پرۆگرامی خوێندندا ژینگە بخوێنرێت لە توێگرتوەکان لە ساڵی 1972 لە کۆنگرەی ژینگەی خۆیان لە سوید داوایان کردووە کە لە پرۆگرامەکانی خوێندندا ژینگە بخوێنرێت پێنجی شەشی ئەم ساڵیش کە ڕۆژی جیانی ژینگەیە بۆ خۆیان لە تێگرتوەکان داوایان کردووە کە هەمە جۆرێک بایۆلۆجی پارێزرێکە بەشی دووهەمی تەوەرەکەمان دەبێت لەسەر پاراستنی باڵندەکان ئەمە تەوەرەی یەکەم بەرنامەکەمان دەبێت لەگەڵ بەڕێز تریفە فەرەیدون عەلی بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان گفتوگۆی لەسەر دەکەین تریفە خانم کاتت باش بەخێر بێت سپاس چیتان کردووە وەکو ڕێکخراوەکەتان بۆ ئەوەی کە ئەم بابەتەی کە بۆ بابەتێکی جیهانی لە ساڵی 1972 نەتەوەگرتووەکان داوای کردووە کە ژینگە لە نێو پرۆگرامەکانی خوێندندا هەبێت بۆ ئەوی لە هەرێمی کوردستانیشدا بابەتە جێبەجێ بکرێت ڕێکخراوی سروشتی کوردستان بە خۆشحاڵیەوە توانیوێتی لە ماوەی ئەم ساڵە لە دوای کۆنگری چوارەم دوو پرۆژه یاسامان پێشکەش بە پەرلەمان کردووە کە خۆبەخشانە 19 ئەندامی یاساییمان هەیە ئەندام پەرلەمانی تایە کەسانی دیکەی تایە ڕاوێژکاری یاسایی تایە پارێزەری تایە کە ئەوانە ستافی بەشی یاسامانن توانیویانە کە زۆر بە چالاکانە زۆر دڵسۆزانە دوو پرۆژه یاسا ئامادە بکەن پرۆژه یاسا یەکەمان یاسای ژینگەیە کە ئەمەش باز لە یاسای ژینگە و پەروەردەی ژینگە ئەکا کە بچەسپێت لە ناو سەرجەم قۆناغەکانی خوێندن هەر لە باخچەی ساوانەوە تا دوا قۆناغی خوێندنی خوێندکارێک کە بتوانێت بە ژینگە ئاشنا بێت. پرۆگرامتان بۆ ئامادە کردووە؟ پرۆگراممان بۆ ئامادە کردووە هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەش پرۆگرامێکیان ئامادە کردەوە لەژێر ناونیشانی بەها کۆمەڵایەتیەکان بەڵام بەداخەوە وەکو مەنهەج کە لە 4 مەنهەج پێک دێت بەشێک لە مەنهەجەکان منهەجی باڵین بابەتی ژینگەیە کە ئێمە خوازیار بووین ئەو بابەتی ئەوان پێشکەشەکەن یاخود دای ئەنێن دای ڕشنەوەی بۆ ئەکەن ژینگە بکەنە وانەیەکی سەرەکی لە ناو خوێندنەکان نەک تەنیا منهەجێک بێت نەک تەنیا وانەیەکی لاوەکی بێت وانەیە کە خوێندکار زۆر گوێی پێنەدات ئێمە خوازیاری ئەوین بەڵام ئەو منهەجی ئێمە ئامادەمان کردووە بە دڵنیاییەوە منهەجێکی زۆر تێر و تەسەلە تا ئێستا توان بڵێم وەزارەتی پەروەردە ئۆکەی نەکردووە لەسەری بەڵام لە گفتوگۆ و لە مناقەشە و ڕاوێژان تا ئیشی لەسەر بکرێت دووتانە تا پەرلەمان بەڵێ پرۆژه یاساکە وەکوتم یەکەمیان یاسای ژینگە و پرۆگرامی خوێندنە دۆمیشیان پارکی نیشتیمانیە بۆ بەهەدەرنەدانی سەوزایی و درەخت و ئەوانەیە کە ئەم دوو پرۆژه یاسایەمان بە خۆبەخشانە ئامادە کردووە و هەروەها بەبێ بەرامبەر پێشکەش بە پەرلەمانمان کردووە چۆ بەداخەوە هەندێک جارە بینین هەندێک ڕێکخراو هەیە بەرامبەر بە بڕێک پارە ئەم پرۆژه یاسایانە کە دای ڕێژێتەوە ئەیدا بەندام پەرلەمانەکان و پێشکەش بە پەرلەمانیەکە کە بیکردنەوە واتە بازرگانی پێوە ئەکەن یاخود مەرجدا ئەنێن بەوەی کە ناوی ڕێکخراوەکەیان دابنرێت لە ناو ئەو پرۆژەیە وەکو وینەک نایی ببرێت
بەڵام ئێمە خۆبەخشانە و پێمانتونێ مەمنونیشان و سپاسیشانەکەین کە تەنیا کاری لەسەر بکەن. باش گەشتووە بەچی؟ ئەوە لە مانگی چواری ئەم ساڵە گفتوگوی لێ کرا لەلایەن پەرلەمانەوە، بەڵام بەداخۆ خۆتان نەزانین بەهۆی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بەڵام ئێشتا نەگەیشتوتە ئەمانش خۆتە زانی لە پەرلەمانە بە چەند قۆناغێکا تێپەڕەبێت وەکو خوێندنەوەی یەکەم کراوە، بەڵام لە خوێندنەوەی دۆمابووە کە لە مانگی چواری ئەم ساڵەکە ئیشی لەسەر کراوە هامان شێوە گفتوگوی لەبارەوە بکرا بە بۆنەی بەداخۆ کۆڤید-19ەوە ئەم پەتایەوە هەموو ئیش و کارەکان و داوام فەرمیەکان وەستێنرا و کات نەکراوە لە ناو پەرلەمانیشان تەنانەت بۆیە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. ئێماوەی ساڵێک و ڕاپرسیەکان ئەنجام داوە، ینی ڕاپرسیەکەەوە لە 92 خەڵک هەز بەوە ئەکات کە بێت لە پرۆگرامی خوێندندا منهەجێکە بێت بە ناوی ژینگە. ئەم دەرەنجامی ڕاپرسیەکە بێنە پەرلەمان، ینی پەرلەمان دەبێت یەکێک بێت لەو یاسایانەی کە ئەولەویەتی پێهات وانە بۆ ئەم بابەتان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان باس نەکردووە بۆ ئەوەی کە بە خێرایی تێپەڕی چنە بەلایانی کەمەوە وەکوتمانەمە بە دوواداچوونمان بۆ کردو، بەڵام بە هۆی ئەوەی کە لە مانگی دوی ئەم ساڵۆ ئێمە بەهۆی ئەم پەتایەوە هەموو دام و دەستگاکان و داوامەکان و وەستێنران داوامی فەرمی وەستێنراوە، ینی نەتوانراوە کاری لەسەر کرد و هەمان شێوە پەرلەمانیش کاری نەکردو لەو ماوەیەوە. دوابەدوای ئەوەی کە ئێمە ئەو ڕاپرسیەکە کردومانە ئێمە زۆر بە گرنگمان زانیەوە و هەڵبەتە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خۆت پەتای کۆڤید-19ەوە خەڵک درکی بەوە کردو کە ژینگەی کوردستان ژینگەیەکی تا بڵی پیسە، تا بڵێ وانەی ژینگەی پێویستە لە ناو خوێندنگاکانە لە ناو ببێتە منهەجێکی سەرەکی بێتەوانەیەکی بۆ گرنگە بابێکێک لە پرسیارەکانەوە بێ بۆ گرنگە لە منهەجی ژینگە لە نێو کاتێککە باز لە ژینگاکە نێمە خەڵک وە ئەزانێت تەنیا ئەوەیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە یاخود بەس تەنیا زیادکردنی سەوزایی و ڕوبەری سەوزاییە نەخێر. ژینگە واتە پاکردنەوەی ئاوهەوا، واتە نەمانی ژاوەژاو، کەمکردنەوەی ئەو دەنگە بەرز و ژاوەژاوی کە لە نێو بازار و تەنانەت منبەری مزگەوتەکان و هەموو ئەو شوێنانی دیکەیە ئەو هۆڵی ئاهەنگانێکە بەڕاستی کە خەڵکێکی زۆری لە گەڕەکانە بێزار کردووە، ئەمانە خۆی لە خۆیان هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگە. هۆکاری هاتوچوانی گرفتێکی گەورەی هەرێمی کوردستان بڵاوبوونەوەی ئەو دووکەڵی ئۆتۆمبیلانە کارگەکان ئەمانە هەمووی وای کردو کە ژینگەی کوردستان پیس بێن، نەک تەنیا کوردستان ئەتوانین بڵین بەکۆی گشتی هەموو جیهان، ینی بەدەست ئەوانەوە ئەناڵێنن. بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئەوەی بەداخەوە گرنگی بابەتەکانی دیکەش کەم نەکەین، ینی باس پاراستنی خۆڵ و خاشا گرنگە گرنگە، بەڵام من وەک باسی ئەەکەم کە ئەڵین ژینگە تەنیا کۆکردنەوەی خۆڵ و خاشاک نییە خۆ زیادکردنی ڕوبەری سەوزاییەک لە ڕۆژێکا 22 کیلۆ دۆمۆکسیدی کاربۆن وەرەگرێت و ئەیکات بە ئۆکسجین. تو ئەگەر هەواکە و بێنە پیس بێت ئایا ئەو درەختە ئەتوانێت وەکو پێیس ئەو هەوایە دووبارە بگەڕێنێتەوە ینی بابەتەکە ئەمانش گرنگ ئەمە لەکەمکردنەوە نییە، من باس ئەکەم بازەوە ئەەکەم تەنیا ژینگە پاکردنەوەی خۆڵ و خاشاک نیە خودت کۆکردنەوەی خۆڵ و خاشاک نیە و زیادکردنی تەنیا ڕوبەری باشە تریفەکە هەندێک کەس دەڵێن بۆ نمونە لە هەر وڵاتێکدا وڵاتە سەرەتایەکان کە بۆ نمونە ئێسەکە گەشیان کردووە لە ئەوروپا و ئەمریکا و شوێنەکانی دیکە دەڵێن زیاتر خەڵک بە یاسا هەندێک شت چەسپێنراوە لایەن سەرەتا غەرامە هەبووە بەو غەرامەکردنە دواتر وردە وردە هۆشیارێکە بڵاو بۆتەوە. ئێستا ئێمە گرنگ نییە لە باڵ پرۆگرامێکی خوێندنە یاسایەکیشمان هەبێت بۆ ئەم بابەتە بەتەکی تۆمە کە پرۆژە یاساکەمان پێشکەش بە پەرلەمان کردو بۆ ئەوەیە کە نەک تەنیا منهەجەکە بچێتە ناو خوێندنەوە بواری خوێندنەوە بۆەوەی کە هەموو لە یاسالادانێک بە بەرامبەر سزایەکی هەبێت ئەگەر مادی بێت یاخود سزایەکی دیکە بێت کە پێویستە بچەسپێنرێت لەسەر ئەو هاوڵاتیە کەسەکە لە ناو ئۆتۆمبیلەکە ڕابەجادای ئەڕۆ خۆڵەکە فرایەتە دەبێت ئاوکەی فرایەتە سەر زەویەکە سەرجادەکە ئەمە خۆی لە خۆیان بڵاو فرەدانی ئەو نایلۆنە خۆی ڤایرۆسە چەندین ساڵی ئەوەی تام ڤایرۆسە تاکو ئەم دەبەیە ئەبێتەوە بەخۆڵ ئەتوێتەوە نامێن بوونی نامێن دیاری کراوە کە غەرامەی لەسەر بێت ئەوانەمان هەمووی دیاری کرەوە خۆی هەیە ئەو یاسایە هەیە بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەو یاسایە هەروانم لە حکوومەتی عێراقی جێبەجێ کات حکوومەتی عێراقی جێبەجێ کردو چونکە ئەو یاسایە یاسایەکی کۆنەکە دانراوە نەکەینی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانش داوا کراوە کە تعدیلی پێ بکرێت و کاری لەسەر بکرێت بەڵام تا ئێستا بەداخۆ نەکراوە
هەرچەنێکە بۆ خەڵک ئەتوانی بڵێن لەلایەن خەڵکەوە سپاسی هەموو خەڵکەکەم کە تا ڕادەیەک هۆشیار بوونەتەوە لەوەی کە پێویستە ژینگەکان بپارێزن بە هەر جۆرە بێ لەو جۆرانی کە پێویستە بیکەن. بابەتێکی دیکەوەیە کە ئەگەر بۆ نمونە ئەم پرۆگرامە دانرا لە ناو خوێندن و پەروەردەکاندا مامۆستای ئەو بوارەمان هەیە کەسی ڕاهێنراومان هەیە؟ بەڵێ کەسی ڕاهێنراومان هەیە و مامۆستاشمان هەیە هەمان شێوە کە ئەتوانی ئەوانە بکە بایۆلۆجیەکان ئەتوانن بیکەن مامۆستایی زانست ئەتوانێت ئەوانە ژینگەیانە بڵێ چکە بەشێکە ژینگە بەشێکە لە زانست بەشێکە لە جوگرافیا بەشێکە لە هەموو منهەجەکانی دیکە تەنانەت لە ڕووی ئاینیەوە ژینگە نایبراوە. ئێوە خۆتان کارتان کردو بۆ ئەوەی کە هەندێک ڕێنمایی ژینگەی نازام سیمینارات بێ وەرکشۆپ بێ لە ناوەندەکانی خوێندن لە ماوەی ڕابردووە ئێمە پرۆگرامەکە دانرێ؟ بەڵێ ئێمە پەیوەستنامەیەکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوی CDOیە و پەیوەستنامەکە بۆ ماوەی 2 ساڵ بەردەوامی هەیە کە بتوانین ئێمە چەندین ڕاهێنەری ژینگەیی پێ بگەێنین بە خۆشحاڵیەوە ئێمە تا ئێستا 2 دەورەی گرنگمان کرد کە مامۆستای زۆر بەتوانە ئەوش مامۆستاکانی زانکۆ بوو دەستخۆشیان لەکەم سوپاسیانەکەم کە توانیان خۆبەخشانە ئەو کارەمان لەگەڵا بکەن و بێنوانەکان بڵێنەوە چەندین ئەتوانین بڵێن لە ئێستاە لە هەرێمی کوردستانە 10 بۆ 15 ڕاهێنەری ژینگەی زۆر باشمان هەیە کە تاکو 25/2/2009 واتە تا ئەو ڕۆژێک کە داوامی فەرمی خوێندنگاکان وەستا وانی ژینگەییان وتەوە بە خۆبەخشانە لە ناو باخچەکان و خوێندنگاکان تاکو و قۆناغی نۆی بنەڕەتی بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم کە بۆ ئەوەی کە کاتەکەم دابش کە بچمە سەر بەشی دووهەمی بابەتەکە بەم نزیکانە ببینی لە پرۆگرامی خوێندندا لە ناوەزارەتی پەروەردە بە فەرمی منهەجی ژینگەش هەیە یان تاوکۆم دانیشتانەی پەرلەمان و یاساکە پەسەند دەکرێت؟ تاکو پەسەند نەکرێت خۆ دەزانی ئەو منهەجانە ئەبێ لە پەرلەمان و لە کۆمەڵی شوێن ڕێکاری یاسایەکانی تەواو بێ و لەوە ڕۆژنامەی هیچ قسێکتان لەگەڵا کردوون بۆ ئەوەی کە بەم نزیکانە خوێندنەوەی دوو هەموو دواتر پەسەندکردنی هەبێت؟ وەگوتم تاکو و مانگی چواریمە بە دوواداچوونمان کردو بەڵام لەبەرەوەی کە دوامی فەرمی وەستێنرا لە مانگی چوارەوە تاکو ئەمڕۆ کە من لە بەرنامەکەیام تەنیا ئەوەیە بەڵێنیان پێداوین کە کاری جدی لەسەر بکەن. مەسەر بەشی دووهەمی بابەتەکەمان کە مەسلەی هاوکاریکردنی باڵندەکان و هاوکاریکردنی هەندێک جۆری ئاژەڵ هەیە کە بەرە لە ناوچوون دەچن لە جیهانیشدا و لە باشووری کوردستان بۆ لەم کاتا پێویست ێستا هاوکاری باڵندەکان بکرێت باڵندە چیان پێویست ێستا لەم کاتەدا؟ لە وەرزی گەرمایە باڵندەکان پێویستە ئاویان بۆ دابنرێ خۆراکیان بۆ ببرێت چۆن لە وەرزی زستانە لە چلەی زستانە ئێمە هەموو ڕێکخراوە سروشتیەکان ژینگەیەکان توانیویانەکە نەک تەنیا ڕێکخراوەکان ئەتوان بڵێم چەندین کەسانی دیکەشمانەیە خۆ بە خشکە کاریان کردو بۆ لە پێناو ئەو باڵندە و ئاژەڵانەیە خواردنیان بۆ بردوون ئاویان بۆ داناون واتە ژینگەیەکی تا ڕادێک لەباریان بۆ دروست کردوون لە هەمان کاتدا لە ئێستاشە کە وەرزی گەرمایە هەمان شێوە بێ دیسانەوە هەڵمەتی پاراستنی ئاژەڵ و باڵندەکان دەست پێ بکاتەوە بۆەوەی کە خواردنیان بۆ دانرێت و آیپیشیان بۆ دابنرێت و ژینگێکی لەباری باشتریان بۆ دابین بکرێت. ئەوەکو ڕێکخراوەکەتان هیچ کارێکتان لەوە کردووە؟ ڕێکخراوەکەمان ئێمە لە ئێستاە لە دوای کۆنگرەوە کارەکەین بەوە هۆشیارکردنەوە لەگەڵ ئەوش ئەندامەکان ناوەکو خودی خۆمان ئەو کارەمان کردووە من بۆ خۆم لە سلێمانیا لەگەڵ چەندین هاوڕێ و ئەنداممانە هەستاوم بەو کارە لە هەروان نوێنەراتی ڕانی عینەنشن نوێنەراتی دەربەندی خانمان نوێنەراتی هەولێرمان بەسپاسەوە هەمویان هەروە هەڵەبجە کەرکووک چکە نوێنەرایەتەکانمان ماشەڵڵا فراوان بوو کەرکووک و هەولێریشمان بۆ زیاد بوو نوێنەرایەتیەکان کە توانیانە چەندین کەسی زۆر بەتوانە و زۆر باش بتوانن کار بکەن و لە ئێستادا هەڵسن بەو کارە بڵێن. قسە ئەگەر کاتمان لەسەر ڕێکخراوەکەشتان یەکەم بەڵام بۆ ئەم ساڵ هەنە توێگرتوەکان خۆی بە ڤارێتی بایلۆجی دایناوە ینی جۆرە و جۆری بایلۆجێتی بۆ ئەوەی کە سروش بپارێزێ ئەگەر جۆرێک باڵندا یا جۆرێک مێر و جۆرێک ئاژەڵ لە سروشتان نەمێنێت بێگومان خەلە لێ گرفتێک لە شوێنێکا دروستە بێت لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستاندا جۆر ئاژەڵمان هەیە کە بەرەو ناوچوون بڕۆن دەبێت ئەوانە تایبەتمەندیان پێ بدرێت و زیاتر کاریان لەسەر بکرێت بۆ ئەوەی لە ناو نەچن. هەندێک سەگمان هەیە کە توخماتێکی زۆر ڕەسەنە گورگمان هەیە و هەندێک جار بەرازمان هەیە و هەندێک باش باڵندەی ترمان هەیە وەکو باس نەورەس
کۆمەڵە باڵندەمان هەیە کە بەداخەوەتوانم بەهۆی ڕاوکردنەوە بەهۆی تێکچوونی سروشتەوە باڵانسی ژینگەیان تێگا و ئەوانی شەمان شێوە بەرەو نەمان ئەڕۆن بەداخەوە ڕاوکردن یەکێک لەوە هۆکارە سەرەکیانی کە ئەوانی زۆر زۆر لەناو بردووە ئاسکەکان هەمان شێوە لە دەڤەری بارزان شێرمان هەیە بڵنگمان هەیە ورچمان هەیە هەندێک توخماکمان هەیە کە هێناویانەتەوە بەڕاستی کە نەماون هێناویانەتەوە ئەوەش جگای دەستخۆشیە دیسانەوە بەداخەوە لێرە ئەبینین ئەو ورچەی کە هەبوو کە کوشتیان لە ماوەی ڕابردووە هاوڵاتێک کەسا بە کوشتنی و زۆر زۆر بە خۆشحاڵیەوە وێنەکەی بڵاو کردەوە کە ئەنەه بتوانێت وەکەوەی کە کارێکی زۆر باشی کردبێ ئەمە یەکێکە لەوانی کە بەڕاستی و ئاژەڵانیان زۆر لەناو بردووە ینی جۆرێکی ئەو جۆرانەی کە باست کرد ئەمانە هەمووی مەترسی لە ناوچوونیان هەیە لە هەرێمی کوردستان بە تاکیدەوانە ئەتوانم بڵم لە هەندێک ناوچە هەر نەماون لە هەندێکشون هەر نەماون بەدی ناکرێت هەندێک جار قسە لەسەرەوە دەکرابەوەی گۆڕانی کەشوهەوا و باڵندە کۆچەریەکان کە هەن ئەو کۆچەریەش نەماوە ئێستا ئەم ساڵ کەشوهەواکە گۆڕاوە قوڵنمان هەبوو ئەوە بۆ ئەم ساڵانی ئەخیر ناین بینرێت بەهۆی کەشوهەواوە کە تێک چووە بە تاکیدەوان شوێنێکی لەباریان ئەوێ کە کاتێک کۆچەکان بۆ شوێنی لەبارتر ئەڕۆن ناتنە شوێنێک کە زیاتر قات و قڕ بن بە تاکیدەوانە ئێستا هیچیان نەماون لێرە بەدیش ناکرێت ئەم ساڵی شەروە بوو چونکە ئەم ساڵ هەندێک کەشوهەوا گۆڕا ئەم ساڵیش هەمان شێوە بوو لەگەڵ ئەوەشە هەنگ خۆرمان هەیە باڵندێکی دیکەمان هەیە هەنگ خۆر باڵندێکی ڕەنگا و ڕەنگی زۆر جوان بوو کە بەداخەوە کەسانێکی زۆر بەوەی کە بە بیانووی ئەوەی کە زەرەریان ناوە لە هەنگەکان هەستان بە دەرمان خواردکردنی ئەو باڵندانە ئەوە ژێکی بوو لەوانی کە زەرەرێکی دیکە بوو بۆ ژینگە پێیدرا ئەمە لە شوێنێ بوو ئەمە لە ناوچەی قەرەداخ و ناوچەی هەڵەبجە و شوێنێکی دیکەشمان هەبوو هەڵم نەکردی بێ بەسمەوە ینی مە سەرتاسەری هەرێمی کوردستان بوو یا تەنها چەند ناوچەیەکی دیاری بە سەرتاسەری کردیان ئەمە ئەوانە بوو کە هەنگەوانەکان زۆر کات هەڵسان بەمە کردیان بەنسبەت بە باڵندانەوە هەنگاوانەکان کردیان و لە ناوچەی دوهۆک لە ناوچەی کۆیە ئەمانەیان جێبەجێ کرد و بە دووادا چونمان کرد بەڵێنی ئەویان ناکە جاریکە هەڵنەستنەوە بەوە بەو بیانەوە بە هەرج بیانوێک بێت چونکە کوشتنی و باڵندانە زەرێکی گەورە چکوانە باڵندێکی دەگمەنن دێن تاوان گرفتێکی گەورەی ڕاوکردنیشمانە هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا گرفتی سەرەکی جگە لە گۆڕانکاری لە کەشوهەوایە کە باڵانسی کەشوهەوای تێگا و ژینگەی تێگاوە ڕاوکردنەکە قسەتان لەسەر ئەوە نەکردووە ئێستا وا بزانم کار لەسەر ئەوە کرێتە پۆلیسی دارستانمان هەیە بفەرمی کە ئەوانە پارێزێت مۆڵەتی یاسایی بدرێ بە ڕاوچیەکان ئەوانەی کە بۆ هەندێک ڕاوی دیاریکراوە ژینگە لەگەڵ بەڕێبەتی گشتی دارستان و هەمان شێوە سەرجەم برگەکانی پۆلیسی دارستان و ژینگەی سەرجەم قەزا و ناحەکانیشە کۆبوونەوەمان کردووە و لیژنەیەکمان پێکهێناوە کە بە دوواداچوون بکەین تەنانەت بۆ کانەکانیش کە چەند زەرەریان هەیە بۆ ناو ژینگە بۆ ناو ڕووبارەکان بۆ دەریاچەکان یاخود بۆ چەمەکان بۆ کانەکان کە مەش دیسانە ئەو پاشەڕۆی کانە و پیسیانە ئەچێتۆ ناو ئەوانیان پیس کرد و زەرەر ئەیە لە ماسی لە ئاژەڵ لە باڵندە کاتێک کە چن لە چەم ڕووبارەکان ئاوە خۆنەوە جگەلەوەی کە مرۆڤ زەرەری پێگا ژینگەیان ئەمە کارێکی دیکەی کە ئێمە لە بۆ ڕاوکردنی نایاسایی چیتان کردووە دەڵێن ژمارەیەکی زۆر ڕاوکەری نایاساییمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەو جۆرە ئاژەڵانە بمێنێن بەنسبەت ڕاوکردنەوە ئێمە یاسایەکمان هەیە کە کاری لەسەر کراوە و خۆشبەختانە فەرمانگەی ژینگە ئەتوانی بڵێن لە لای کاک دیارەوە هەروەها لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمە هەمان شێو کۆنتاکتمان کردووە کە ئەمانە بە یاسا هەریەکە و بۆ هەر باڵندێک یان کوشتنی هەر ئاژەڵێک بەرامبەر بەوە غەرامەیەک هەیە و لە هەمان کاتدا بەندکردنیش هەیە بە دەرفەت ێزانم ئێستا وەکو کەسێکی ژینگەی کە لێرەیت لە جیهانە زۆر باس لەوە دەکرێت کە ئێستا ژینگەی جیهان زۆر پاک بۆتەوە ئەوەی کە کۆرۆنا کردی زۆربەی وڵاتە زلهێزەکانی جیهان نەهاتنە ژێرباری کە خزمەتێک بە ژینگە بکەن هەتا ترامپ خۆی ئەڵێ بابەتەکە هێندە ترسناکنیە نا کونی ئۆزۆن ئەوەنە گەورەیە کە بەترسیلی اتیفاقی پاریس کشاوە ترامپ ئەمانە ئەم بابەتانەی ئێوەکو ڕێکخراوە ژینگەیەکان چیتان کردووە لەگەڵ من لەم ماوەی ڕابردووە نزیکەی هەفتەیەک دوو هەفتە لەم و پێش بوو کای دیار بەرپرسی
بەڕێوەبەتی ژینگە فەرماندەی ژینگەی ژەورەکەی سلێمانی. ژینگە لێرە لەگەڵ مابوو لە هەموو جیهانە بابەتێکەیە کە بۆ نمونە ئەگەر کارگەیەکی پیشەسازی گەورە بکرێتەوە یان کە کۆمپانیایەکی نەوت دەچێت لە شوێنێک کار دەکات ژینگەی ئەو شوێنە تێک دەدات لە بەرامبەردا دەبێت هەر هەندێک کاری بۆ ژینگەی ئەو ناوچەیە بکات وری تاوەکو ئێستا ئەمانە نەکراوە ئێوە چ کارێکتان کردویان وەکو ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی چ شارێکتان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆی ئەوە بکرێت و لە هەمان کاردیژدا ئەو پارەی کە لە ئۆتۆمبیلەکان وەرەگیرە بەرامبەر بە ژینگە تا ئێستا لە خزمەتی ژینگە بەکار نایەندرێتەوە بۆ ئەوەی هەندێک کار و پرۆژەی ژینگەیش بکرێت. ئێمەوە وتم ئەو لیژنەی پێکمان هێناوە لەگەڵ فەرمانگەی ژینگە لەگەڵ پۆلیسی دەرستان هەمان شێوە لەگەڵ چەند ڕێکخراوێکی ژینگەی دیکەیە کە کردومانە بۆ بە دوواداچوونە بۆ ئەوی کە جەخت بکرێتەوە ئەو پارەی کە لە بەڕێبەتی هاتووشێ سلێمانی بەرامبەر بە ژینگە وەرەگرێت بۆ بەرامبەر بۆ کاری ژینگەی وەرەگیرە بەکار بێتەوە بۆ ژینگە هەمان شێوە لەوەی کە کە تێپاڵاوگەیەکی نەوتدا ئەمەزرێ پێویستە چەند مەرجێکی قورسی بۆ دابنرێت. بەس بەداخەوە بۆ خۆتان نەوتیش لە هەرێمی کوردستانە کاتێککە پاڵاوگەیەکی نەوت یاخود کۆمپانیایەکی زلهێزدا ئەنرێ کەسێک بە دوایەوێتی خەی ناخۆ ئەم کۆمپانیا جیهانیانە کاتم زۆر کە ماوەکوتی وەڵام بیت کۆمپانیا جیهانیانە کەیان ئەگەر بچنە هەر وڵاتێکەوە مەرجە ینی خۆیان ئەبێ هەندێک کاریشیدەکەن مەرجەکە بۆیاندا ئەنرێت بەڵام ئەوەی ئەو کاری کە بۆیان داانرێ دروستکردن یاخود زیادکردنی سەوزاییە تەنیا زیادکردنی سەوزایی هەندێک کاری دیکەی ژینگەی شەیوادارم کاری لەسەر بکەن چونکە ئەوە هەر لە پرۆگرامی کۆمپانیا جیهانیەکانی شاهەیە ئێستا لە زۆربەی کۆمپانیا جیهانیەکان لێرە کارەکەن لەدماتباری دەرێنانی نەوت دەم لە داهاتوە کار لەسەر و بابەتش بکرێت زۆر زۆر سپاس بەڕێز تریفە فەرەیدون عەلی بەرپرسی پەیوەندیەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان میوان بووی لەگەڵمانە.